سڵاو بە ڕێزانم کاتتان باش بەرنامە روماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. 4 شوبات هەموو ساڵێک وەک ڕۆژی بەرەنگاربوونەوەی شێرپەنجە لە هەرێمی کوردستان و ئەتەواوی جیهاندا دیاری کراوە. ساڵانە بە مەبەستی کەمکردنەوە و کاریگەریەکانی شێرپەنجە لەسەر کۆی هاوڵاتیان لە تەواوی جیهان چەندین چالاکی بەڕێوە دەچێت. چارەسەرکردنی نەخۆشیەکە وەک شارەزایەن و پسپۆڕانی تەندروستی ئاماژەی بۆ دەکەن، چەندین جۆر و ئاستی هەیە و تەنانەت بەپێی تەمەنی کەسەکەیش نەخۆشیەکە دەگۆڕێت. لە ئێستادا بەپێی ئامارەکان لە هەرێمی کوردستان ڕێژەکە بەراورد بە ساڵی ڕابردوو زیادی کردووە. پلانەکانی وەزارەتی تەندروستی و پسپۆڕانی پزیشکی چییە بۆ بەرەنگاربوونەوەی ئەم حاڵەتە؟ ئەو چارەسەرانەی کە لە هەرێمی کوردستان دەکرێت تا چەند بەپێی ستانداردە نێودەوڵەتەکان بەڕێوە دەچێت؟ من هەمووان دەکەمەوەرێک بۆ وەڵام لە میوانەکەم بەڕێز دکتۆر محەممەد عەبدولوه بەرپرسیەوەبەی کۆنترۆڵی شێرپەنجە لە سلێمانی وەردەگرم. کاک دکتۆر بەخێر بیت. ڕەنگە بۆ دەستپێک پرسیاری گرنگ ئەوە بێت کە لە ڕووی زاراوی تەندروستیەوە شێرپەنجە تعبیری لە چی؟ دروستە بەدڵنیایی هەموو شانێک و هەموو خانێک و شانێک لە لەشمانە گەشاکات بە زۆربوون بێ بە زیادبوونی با بڵین شێوەکەی بێ یان حەجمەکەی بێ. بەڵام شێرپەنجە پێناسەکەی بەسەرترین پێناسە بریتیە لە گەشەیەکی نەئاسایی خانە و شانەکان بە شێوێک کە لە شوێنی خۆیان گەورە بێت پەلبەهاوێت یان توانای پەلهاویشتنی هەیە بۆ شانەکانی دەوروبەری یان توانای پەلهاویشتنی هەیە بۆ شانە دوورەکان. ئەمەش جێیە کاتۆ لە نەخۆشیەکانی کە باشە. دکتۆر هۆکارێکی دیاریکراو هەیە بۆ ئەوەی کە بۆ نمونە وەکو بەڕێز ئاماژت پێکرد کە ئەم خانانە لە ناو لەشی مرۆڤ خۆی عنی ڕوودەدا ئەم خانە شێرپەنجەیانە هۆکارێکی دیاریکراو بۆ هەیە کە ئەم خانانەوە بەم شێوەیە زیاد بکات. تا ئێستا وەکو زانستی پزیشکی ئێوە بەچی گەشتن لەم بابەتەدا؟ دروستە بە شێوێکی گشتی مەگەر باسی هەموو جۆرە شێرپەنجەکان بکەین باشە فاکتەرێک نییە ئەمە هۆکارە بەمانای لە زانستی پزیشکەکەم باسی هۆکارەکەین کاتێ ئەم هۆکارە موجود بێت دەرەنجامەکە کە شێرپەنجەیە موجود دەبێت. لێرە شێرپەنجە بابەتەکە ئاڵۆسترەلەوە بەمانای کەشتا تا ئێستا لە زووبەی بە شێوەیەکی گشتی لە زووبەی نەخۆشیەکانی شێرپەنجەیە هۆکارەکە نەزراوە، بەڵام فاکتەری مەترسیدار هەیە. مەسەلەن تەمەن لە ئافرەتانە یان زەواژ نەکردن بۆ مەسەلە شێرپەنجەی مەمکەوە تەمەن لە تەبەر و سەروتر بڕۆین بە زیاتر بڕۆین لە شێرپەنجەی کۆڵۆنە، جۆری ژیان بەرکەوتەکان پیسبوونی ژینگە ئەمانە بە فاکتەری مەترسیداردان بە واتایەکی کاتی هەبوونی ئەگەری توشبوونی شێرپەنجە زیاترە. بەڵام بەتەنیا ئەمە کافی نییە چکە جینەکانمان ئەو هۆکارە بۆمایی کە هەڵمان گرتووە لە لەشمانە لەگەڵ فاکتەر ژینگەیەکەیە لەگەڵ ئامادەی جەستمان بۆ دروستبوونی شێرپەنجە کاتێکەمان گەنە هەماهەنگیەک لەو کاتەیە شێرپەنجە دروستە بێت. باشە دکتۆر، من هەر بە دیاریکراوی دوای وەڵامی دیکەم دەبێت لەسەر هۆکارەکان، بەڵام پێشەوە بۆ نمونە لە ڕووی زانستی پزیشکیەوە ئەگەر بین پۆڵێنێک بۆ جۆر و شێوازەکانی نەخۆشی شێرپەنجە بکەین چەند جۆری هەیە؟ بە شێوکی گشتە توانین بڵین دوو جۆری سەرەکی هەیە. شێرپەنجە شلەکانیانەوەی کە تایبەتن بە شێرپەنجەی خوێن و لیفەگریەکان لەگەڵ شێرپەنجەی ڕقمان هەیە. شێرپەنجەی ڕقوەکو کۆندامەکە و ئەندام و کۆندامەکانەگرێتەوە بەم پۆلێنە جیاکرێنەوە. بە شێوکی گشتیش ئەگەر من پێشە کەوم لەو هەنگاوەیە ئەتوانم بڵێم شێرپەنجە ڕقەکان لە تەمەنە زیاکانە بەواتای کە تا بە تەمەنتر بێت لە شێرپەنجە ڕقەکان زیاترە بێت، لە تەمەنە بچووکەکانەوە تا مناڵیشە شێرپەنجەیشەوە شێرپەنجەکانی خوێن زیاترە. باشە دکتۆر، چارەسەرکردنی کام جۆرانە یعنی بەراورد بە جۆرەکانی دیکەی شێرپەنجە قورسترە یاخود بەواتایەکی دیکە بە ئاسانی چارەسەر نابێت لە ڕووی پزیشکیەوە کامیان ینی؟ دروستە، وەڵامی پرسیارە وەڵامێکی ئاسان نییە چکە جۆری نەخۆشیەکە خۆی ئەو قۆناغی کە تایەتی تەمەن و بەرگری لەشی نەخۆشەکە ئەم فاکتەرانەمان بۆ گۆڕێ. بەڵام بە شێوەیەکی سەرەکی ئەگەر قۆناغی نەخۆشیەکە ئێمە بە شێوەیەکی گشتی پۆلێنی قۆناغەکانی نەخۆشی شێرپەنجەکەین بە 4 پۆلێنەوە بە پێی جۆری نەخۆشیەکە و بڵاوبوونەوەی بە لەشە ئەگەر بچوان تاکو بەرە قۆناغی 4 بڕوات چارەسەرکردنەکەی لەوانەیە قورستر بێ، بەڵام ئەستەم نییە. هەر لەسەر جۆرەکان کام جۆران زیاتر بەربڵاوە لە هەرێمی کوردستان چ لە ئافرەتان چ لە پیاوان ئەوەی کە
تۆ لە ناوەندێکی پزیشکی وەکو نەخۆشخانەی هیوا کار دەکەیت کامیان زیاتر بەربڵاو یعنی جۆرەکەی دروستە شێرپەنجەی ئێشتا مەمک لای ئێمە و لە هەموو جیهانیشە ئێشتا بەربڵاوترین جۆری شێرپەنجەیە بە دوای ئەوە ئەمساڵ شێرپەنجەی سیەکان لەگەڵ بۆری هەناسە ئەنجا شێرپەنجەی کۆڵۆن و شێرپەنجەی پرۆستات ئەمانە باوترین جۆری شێرپەنجەکانن. دکتۆر ینی گرفتێکی دیکە کە لەم نەخۆشیە زۆرجارانی هاوڵاتی ڕۆبڕووی دەبێتەوە تا ئێستا ئەوەی کە من سێرچشم بۆ کردووە یعنی نیشانێکی دیاریکراو نییە بۆ سلماندنی پێشوەختەی نەخۆشیەکە یعنی دەبێت هاوڵاتی لە حاڵەتێکی وادا بۆ ئەوی کە لایانی کەم ئەگەر نەخۆشیەکەی لە حاڵەتی پلەیەک و پلە دوودا بێت دەبێت چی بکە بۆ ئەوەی کە نەگات بە ئاستێکی بەرزتر کە دواتریش پێم وابێت چارەسەرەکە ئاسانتر نابێت ینی شانێکی دیاریکراوەوەی بۆ ئەوی کە نەخۆشیێک بزانێت کە شێرپەنجەیەتی شتیوە هەیە دروستە ئەگەر من پرسیارەکە بن بە جۆری کە وەڵام بمەوە ئەگەر پۆلێنێکی مەسەرەن هەندێک جۆری شێرپەنجە بکەین مەسەن شێرپەنجەی مەمک زوبەی ئەوانەی کە هیانە مەسەن ئەگەر گرێکیان هەبێن ئازارێکیان هەبێت بەڵام ئەم مانای ئەوە نیە هەموو کەسێ هەموو خاتوونێک کە ئازاری هەبێ یان گرەی هەبێ یان دەدراوێکی هەبێ تووشی شێرپەنجە بووە بۆیە لەم کاتەیە پێویستەکە پەنابەرێ بەرە و لایەنە پەیوەندیدارەکان بۆی کە یەکلای بکرێتەوە یان بوونی خوێن لە پیساییە لەوە یەکێک لەوانەیە لە نیشانەکانی شێرپەنجەی کۆڵۆن بێ بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمە ئەرکی ئێمە وەکو سیستەمی تەندروستی کە کۆم بۆ هەندێک لە نەخۆشیەکانی شێرپەنجە کۆمەڵە پرۆگرامی دۆزینەوەی پێشوەخت و وریاکردنەوەی هاوڵاتیان دابنین بۆی کە بتوانین نەخۆشیەکە لە قۆناغە سەرەتاییەکانە دیاری بکەین بەمەش بەرگرانیەک لەسەر نەخۆشەکە خۆی و کەسوکاری نەخۆشەکە و کۆمەلگا و لە دەرەنجامیشە بۆ سیستەمی تەندروستی لاچێت بەواتەیەکی دەتوانین بەشێکی زۆر لەو پارەی کە لە چارەسەرکردنەکەیە سەرفیەکەین بیگەڕێنینەوە بەمە پتەوکردنی تەندروستی هاوڵاتانی زیاتر پێ بکەین. دکتۆرم پشکینە پێشوەختە لە وڵاتە پێشکەوتوەکان لە وڵاتانی ئەوروپا چۆنێ ینی بۆم بابەتە هیچ دامەزراوێکی فەرمی هەیە کە تایبەت بێ بۆی کە بۆ نمونە هاوڵاتیەک ئاگادار بکرێتەوە لەوەی کە جۆرە لە جۆرەکانی نەخۆشی شێرپەنجەی هەیە ینی سیستەمی تەندروستی جیهانی بۆم بابەتە چی دەڵێت؟ لە وڵاتە پێشکەوتوەکانە ئەم سیستەمانە بە پێی جۆری نەخۆشەکان هەموو جۆرەکی نەخۆشی شێرپەنجە پشکنی پێشوەختی نییە بۆ دۆزینەوەکەی با بڵێن مەسەرەن وەکو شێرپەنجەی مەمک بە پێی وڵاتەکە ئەو ڕێنمونیکەری کە دابەزرێت ئەو کاتە سیستەمی تەندروستیەکە بە پێی هاوڵاتیەکە بە پێی ئەو با بڵێن پۆلە جوغرافیک کە دانراوە بۆی بە پێی ماوەیەکی دیاریکراویان 2 ساڵجارە بیان ساڵجارە بە پێی تەمەنی خاتوونەکە بانەکرێت بۆ کە پشکنینێکی بۆ کرێت بۆ مەمکی کە لە پشکنینی کلینیکیەوە دەست پێەکە کە پزیشکەکان جایان پەرسارێکی ڕاهێنراوە ئەنجامەوە هەتاکو مامۆگراف و لەوانێت تیشک بەکاربێنەوە و تیشکی مگوناتیسی و یان باجار سۆنەش کە پێویست کات بەڵام ئەمە بێ پرۆگرامێکی پوخت بێت و دامەزراوەی بێت بۆی کە بەرچاوڕوونیەک هەبێت بۆ هاوڵاتیەکە ئێمە ڕێپیشاندەری ڕێنمونکەری هاوڵاتیەکە بین بۆی کە بتوانین نەخۆشیەکان لە قۆناغە سەرەتاییەکانە دۆزینەوە و بەمەش بەرگرانەکە لابینێسە. دکتۆر خۆڕەنگە گرفتێکی دیکەش بە هەمان شێوارە ئەو بێت کە بۆ نمونە نیشانەکان بە پێی نەخۆشیەکە لە پیاو بۆ ئافرەت دەگۆڕێت یعنی بۆ نمونە ئێمە تاقیگەیەکی دیاریکراو هەیە بۆ ئەوەی کە هاوڵاتێک پەنای بۆ بەرێت بۆ ئەوەی کە پشکنینی پێشوەختە بکات بۆ ئەوەی دڵنیا بێت تەندروستی خۆی یان دەبێت تاقیگەی تایبەتمەند لەم بوارەدا ئەم ڕۆڵە دەبینێت. لێرە بە پێوزنەرێن کەلای منەوە لەم کۆمەڵگەیشە ناو شارەیە ژیم بەڕای من لەبرو کە تا ئێستا مەسەڵەن پرۆگرامێکی بدۆزینەوە پێشوەختی تەومان نییە بەڕای من هاوڵاتیان پەنا بەرن بەرە و دامەزراوە تەندروستیەکان بۆ کە ڕێنمانە لەبەرەوەی ئەوەی کە خۆیان بچن پشکنینکەن و پشکنینەکان هەڵبژێرن و کات و مەسەڵەن زۆری پشکنینەکان هەڵبژێرن بەڕای من هاوڵاتیان پەنابەرن بۆ دامەزراوە تەندروستیەکان و پزیشکە پسپۆرەکان ئەمە لەوانەیە زۆر دروستتر بێت لەوەی کە من وەکو هاوڵاتی بچم لە خۆم و کۆمەڵی پشکنین کەم بەمە پارەیەکی زۆر سەرفەکەم لەوانەیە سوودیشی نەبێت. دکتۆر کام جۆر لە پشکنین دیاری دەکات کە کەسێک تووشی نەخۆشی شێرپەنجە بۆ یاخود ینی پشکنینێکی دیاریکراو هەیە کە تۆ لێرە بە هاوڵاتیانی بڵیت؟ بە پێ جۆری شێرپەنجەکە گۆڕێ بەڵام هەموو جۆرە شێرپەنجەیەک نییە بەڵام بە شێوەیەکی سەرەکی با لە زۆرترینەکە دەست پێ بکەین کە شێرپەنجەی مەمکە بەڵێ مامۆگرافەیە مامۆگراف دەتوانێت زوبەی نەخۆشیەکە لە
قۆناغە سەرەتاییەکانە ئەگەر بە پێڕێنمونیکەریەکان بڕوات بدۆزیێتەوە لە شێرپەنجەی کۆڵۆنا مەسەن لە 40 ساڵ و بەرەو دواوە ئەتوانی مەسەن کۆلۆنسکۆپیان با بڵێن نازوور ئەوکە پێڵێن نازوور ئێمە هەناوبین ئەنجام بدەین بۆ دۆزینەوەی پێشوەختەکە هی نەخۆشیەکە لە هەندێک نەخۆشیکەش لەوانەیە ئەمە پەیڕەو بکرێت بەڵام ئەمە بۆ هەموو جۆرەی شێرپەنجە نییە لەبەرەوە پشکینێکی نییە لە وڵاتی خۆمان یان پشتینێکی زانراو بێ کە من بیکەم ئیتر بڵم من بە جۆرە شێرپەنجەیەکم نییە. دکتۆر یانی شتێکی دیکەش کە لەوێن هاوڵاتیاندا بەربڵاوە ئەوەی کە ینی دەبیندێت فەحسی ئامەوەی کە پێی دەوتێت بە مانە ئامەکەی ئەم فەحسە دەتوانێت هیچ جۆرێکی شێرپەنجە دیاری بکات چون بزەجۆی هاوڵاتیان ئێستا ینی خۆشببختانە زیاد لە جاران ینی خەمی تەندروستی خوارێنەکە لە 6 مانگ جارێک ساڵێک جارێک فەحسێکی ئام دەکات ئەم فەحسە ئامە دەکاتە ئەوەی کە ئەگەر خەلەلێکی شێرپەنجەی هەبێت لە خانەکانی لەشی مرۆڤدا پێی بڵێت بەمانە زانستێکی نتوانین بڵین بەڵام هەندێک جۆری شێرپەنجەی خوێن هەیە لە کاتێ پشکینەکە دەرەکەوێت بۆیە من ڕێنمونیم بۆ هاوڵاتێنەوەی کە نەجات لە بەرەوەی کە خۆیان بچن ئەم پشکینە ئەنجام بدەن پەنابەرنە بەرەو بەر دامەزراوەکی تەندروستی پزیشکی پسپۆر بیان بینێت اینجا بچن ئەم پشکینە ئەنجام بن و لە پزیشکەکە بتوانێت ئەم دەرەنجامەکان ببینێتەوە بۆی کە ڕێنمونیان بکات. کاتەم لە قسەکانی بەڕێز لەوە تێگەشتم بۆ دیاریکردنی هەر جۆرەی شێرپەنجە دەبێت هاوڵاتێک لە کاتدا چەند فحوساتێک ئەنجام بات. دروستە. باشە دکتۆر دەگەڕمە سەر هۆکارەکان ئەو هۆکارانەی کە وەکو پزیشکێکی پسپۆر لەم بارەدا پێی گەشتویت کە بووە بە هۆکاری سەرەکی فاکتەر لەم بوارەدا کە وڵاتی تووشی شێرپەنجە بکات چیە بەڕای تۆ؟ ئێمە لێرە گوتمان هۆکارەکان هۆکارێکی سەرەکی نین باشە بۆ شێوکی گشتی بۆش نەخۆشی شێرپەنجە لێرە فاکتەر مەترسیدارەکانمان هەن کە بە بوونیان ئەگەری توشبوونمان بە شێرپەنجە زیاکات یان یەکێک لە سەرەکیترین فاکتەرەکان کە لە هەموو جیهانە بەناوبانگە پیسبوونی ژینگەیە پیسبوونی ژینگە لە دەرەوەی ماڵ لە ناوەی ماڵ کە هەمومان بە پرسین لی بە پرسیارەتی ئێمەیە بە پرسیارەتی حکوومەتە بە پرسیارەتی دامەزراوە ناحکومیەکانە بە پرسیاری کۆمەڵگایە بێکەوە کە پارێزگاری لە ژینگەکەمان بکەین تا ژینگەمان پیستر بێت بە دڵنیا و ڕێژەی شێرپەنجە زیاتر بێت. دوو فاکتەری کە زۆر گرنگن زۆر بە بەست نەچکە هەموو هاوڵاتێک توانێت خۆی مامەڵی لەگەڵا بکات لەگەڵ ڕێنمونیەکی سادەیە یان نەتوانێت بگەڕێتەوە بۆ پێگە فەرمیەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی بە تایبەت بەم بابەتانە ڕێنمونی تایبەتی تایە کە ئەو دوانش کە خواردنێکی تەندروستن لەگەڵ چالاکی جەستەیی وەرزشن ئەم دوانە کە لێک جیان ناکرێنەوە هیچ پارێکی تێناچێت کە ڕۆژانەی خواردن نەخۆین ئەگەر خواردنێکی تەندروست خۆین تێکچووکەشی کەمترە بێت لەگەڵ ئەو چالاکی جەستەیی وەرزش ئەم دوانە لەوانەیە بڵم باشترین شتە کە تەندروستی خۆمانی بێپارێزین نەک لە شێرپەنجە لە چەندین نەخۆشی خۆمانی لێپارێزین. دکتۆر پێشەوە ینی دەمەوێت هەر لەسەر هۆکارەکان بێنمەوە بۆ نمونە یعنی ئەوەی کە ئێستا ڕوونە شێرپەنجەی هۆکارێکی دیاریکراوی نییە بۆ ئەوی کە دیاری بکرێت کە ئەم کەسە شێرپەنجێتی یاخود نا ینی بەدەر لەمە چی ڕێکارێکی دیکە هەیە کە دەبێت هاوڵاتێک بگرێتە بەر بۆ ئەوەی لایانی کەم دڵنیا بێت لە تەندروستی خۆی ینی ئەوەی کە تاکو ئێستا تۆ پێگەشتویت ئامارەکان چی دەڵێن لە هەرێمی کوردستان بۆچی ئەم ڕێژەیە بەراورد بە ساڵی ڕابردوو زیادی کردووە ئایا ژمارەی دانیشتوان هیچ پەیوەندێکی من بابەتەوە هەیە؟ دروستە ئێمە نەزانستی پزیشکیە کاتێک نەخۆشی ئەپێوین ئێمە ڕێژە پێوین بەمانای کە باسی ڕێژەکەین باسی دوو ژماری گۆڕاوەکەین سەر کارتەکە با بڵین بە شێوەیەکی ئاسایی کە ژماری توش بووانە بە ئاساییتر بە ئاسانتریش لە خوارەوە ژماری دانیشتوانە یا ژماری ئەو گروپەیەکە پێوەرەکەی پێەکەین بۆ نمونە ئەگەر من بڵم ڕێژەی شێرپەنجەی مەمک لە مەسەن شاری سلێمانیە من ئەتوانم بەم ڕێژەی بەم جۆران دەری بکەم ژماری توشبووان بۆ ساڵی 2019 لە شاری سلێمانەوە کە دانیشتوی شاری سلێمانین لەسەر ژماری دانیشتوان بە شێوەیەکی گشتی کەمە پێڵین کڕوتێک کەمە ڕێژە گشتێکەیە بەڵام ئەتوانین ورتری کەینەوە بۆ نمونە لە سانە و نۆی شێرپەنجەی مەمک لە مینەیە ڕوایە تەنها لە سایەکی لە نێرینەیە ڕوایە کەواتە من لێرە ئەگەر من تەرکیز کەمە سەر مینە لە گۆپەکەیە کە بڵێن لە 153 بێ لە 150 بێ لە 149 کۆمەڵگا بێ بەمە ورتر ژمارەکەم دەرەکەوێت و ڕێژەکەم دەسەکەوێت ئەگەر لەمەش زیاتر وردی کەمەوە لەوانەیە من گروپێکی تەمەنێکی دیاریکراوم هەبێت کە شێرپەنجەی مەمک تیا ڕوایەت لەوانەیە مەسەن زۆربەی وڵاتان لە 40 ساڵ بەرەو سەرتر بێ لە هەندێک وڵاتەوە ئێستا لەوانە لای خۆشمان کەمە بەرەو تەمەنە
بچووکترەکان ئەڕوات تێگەی لەوانێ بڵم ئۆکەی لە 40 ساڵ بەرەوسەرەوە یان لە 35 ساڵ بەرەوسەرەوە ئەمە پێمەڵێ من بێم لە کۆمەڵگەی خۆمانە بتوانین ئەم ژمارەی دانیشتوان دەرکەین بە شێوەیە لەگەڵ ژمارەی توشبووان ئەتوانم ڕێژەکە دەرکەم ئەمە بە بەراورد دەکەم بە ساڵانی پێش و تەمەنەکان بۆم دەرکێت کە ئایا من لەکوێ ستاندەرە جیهانیەکانم بەڵام ئەوەی کە بەداخەوەی کە لای ئێمە هێشتا ئێمە دوو کێشەمان هەیە لێرە یەک کێشەی تۆمارکردنی شێرپەنجە هێشتا ئێمە لە سیستەمی تەندروستی عێراقی و هەرێمی کوردستانیشە من هاوڵەتێک لە سلێمانی توانێت بچێت بۆ دووهۆکۆ توانێت بچێت بۆ هەولێر توانێت بچێتە دەروی وڵاتیش خۆی چارەسەرکە بەبێ کە من هیچ زانیاریەکەم پێ هەبێت لەوانەیە ئەمانگەێنێتەوەی کە ئایا ئەو ژمارەی کە ئێمە دەستمانەکە ساڵانە ئەوە ژمارەیەک ئەتوانین بڵێن ژماری توشبوونە لە ساسان بە دڵنیاییەوە نەخێر دکتۆرم ئامارە ینی بڵامەکەی خۆت بیر نەچێتەوە ئامارە بە دروستی و بە دەقیقی لە چی سەرچاوەیەک و دەسەکەوێت ینی ئێوە هەڵتانەیە بۆ بابەتە یان بۆ خۆی ئەوەی کە لاتانە تەنها هەر ئەوەنەیە شێرپەنجەیە خودت بەدەر لەمەش حاڵەتی دیکە هەیە کە ئێوە لە ئێوە تۆمار نەکراوە بە دڵنیاییەوە حاڵەتی کە هەیە لە ئێمە تۆمار نەکراوە بە دڵنیایی حاڵەتی مەسەن نەخۆشی منە لەوانێت چوبێتە شاریکە خۆی تۆمار کرد بێت نەخۆشی منە لەوانێت بچێتە وڵاتەکانی دەوروبەر لە ئێران و لە ئەوروپا و لە تورکیا لەوانێت خۆی چارەسەر بکات هەرچەند لەوانێت بڵێم بەهۆی جۆری چارەسەرکە و تێچووی چارەسەرەکەەوە زروی ئەوان تا قۆناقێک توانن بڕۆن دوایی ئەگەڕێنەوە بەڵام ئێشتا ئەمە لە ساسەی ژمارەکان نین ئەمە لایەنی یەکەم لایەنی دووهەمی ژماری دانیشتوانمان هەیە تا ئێمە ئێستا لە عێراقیشەوە بە هەرێمی کوردستانیشەوە ئێمە سەرژمێریمان نییە دۆزانی ئێمە بە جەنگی کەنداوی یەکەم و دووهەم و شەڕی مەسەلەن ناوخۆ و دوای ئەویشەوە شەڕی تیرۆر و بارینە ئاسایی عێراق و کۆچی زۆرێکی لە هەوڵاتانی ناوڕاستی عێراق بەرەو هەرێمی کوردستان ئەمە ئێشتا ئێمە بەرچاڕوونیمان نیە ئایا ژمارەکە ئێمەتی ئەوەی کە هەمانە تەنها پێشبینیکردنی دەستی ئاماری هەرێمە بۆ دانیشتوان هەرچەند ئەمە پێوەرێکی زانستی توانین بنێت پشتی پێ بەسین بەڵام ژمارەی دروست و ڕاستەقینی بە تەواوەتی لە ساسە دکتۆر بەپێی ئەو ڕێژەی کە نەخۆشخانەی هیوا بەردەستە ئێوە ئیشی لەسەر دەکەن پێم بڵێ لە یەک دێردا ئامارەکە بەراورد بە ساڵی ڕابردوو زیادی کردیا خودکەم بۆ 2009 تام کە تا ئەم ساتە بە فەرمی هەژمار نەکراوە وەکە بتوانین بەراوردکەین بە ساڵی ڕابردوو پارێتە بەڵام نەتوانم من 2010 بۆ 2010 بەڵێ زیای کردووە کاتە لە 2010 ئەگەن بیرم بێ نزیکەینەوە 7 حاڵەت بوو توشبووی شێرپەنجە و لە هەرێمی کوردستانە بۆ 100,000 هاوڵاتیەک لە 2019 ئەمە 99 حاڵەت بوو بۆ هەموو 100,000 هاوڵاتێک چەند ئەمە ئێشتا ئەگەر بە بەراودە جیهانەکان بکەین ئێمە ئێشتا لە ڕێژە توش بۆ کەمەکانین بە پێ و ئامارانی بەردەستە ینی ڕێژەکە بەراورد بە ستانداردە نێودەوڵەتەکان ڕێژەیەکی معقولە لەوانەیە ئەگەر بەم ئاسادەی بیڵم ئێمە ڕێژەی ئەو وڵاتانی کە کەم توشبوویان هەیە زاینە ئەو وڵاتانی کە مامناوەندن ئەو وڵاتانی کە زۆر توشبوویان هەیە ئێمە هێشتا بەپێ ئەو پۆلێنە بەپێ ئەو زانیاریانی کە بەردەستە لە ڕێژە کەم توشبوونەکان توشبووەکانین بەڵام بەڕەچاوگرتنی ئەو گۆڕانکارانی کە بەبەڕێستم وت حتما دکتۆر ساڵانە بەبوونەی ڕۆژی جیهانی شێرپەنجە کۆمەڵێک چالاکی و کۆنفرانسی تەندروستی و زانستی بەڕێوە دەچێت هەموو ئەمانە توانیوەتی وا بکات کە هۆشیاری لای تاکی کوردی دروستکار سەبارەت بە نەخۆشەکە دەتوانین وەکو هەوڵێک سەیری بکەین بۆ کەمکردنەوەی حاڵەتی شێرپەنجە بەدڵنیاییەوە نەک بەتوانین وەکو هەوڵە سەیرکەم بەڵکو یەکەم هێڵی بەرگری ئێمە دژی نەخۆشیەکە کۆمەڵگەیەکی وریا کە ئێستا خۆشبەختانە لە هەرێمی کوردستان بە تایبەتی و لە هەموو شارەکانی هەرێمی کوردستانە هاوڵاتی تامەزرۆی زانیاریەکانە تامەزرۆی خەزمەتگوزاریەکانە بەڵێ پێتەڵم ئەمە لایەنێکی گرنگە و یەکەم هێڵی بەرگریمانە دژی نەخۆشیەکە باشە ئەم چالاکیانەی کە ئەنجام دەدێت بۆ تەنها بۆ ناوخۆی یاخود بۆ دەرەوەی ناوخۆشە بۆ نمونە دوێنێ ئەوەی کەم بینیم کۆمەڵێک ماراسۆن و قردێلەیە کە تعبیر بوو لە ڕۆژی جیهانی شێرپەنجە بەڕێوە چوو ئەمانە وا دەکات کە کۆدەنگیەک بۆ نمونە لایەنێکی هاوکاری مرۆیی لەسەر بابەتەکە کۆ بێتەوە بۆ ئێمە یعنی ئەمە گرنگە ئەمە بۆچی گرنگە ینی چی مانایەکی هەیە بەدڵنیاییەوە توانم بم دەستەواژێ بڵم شەڕی دژی شێرپەنجە شەڕێک نییە بتوانین لایەنێک بە تەنابی کات شەڕێک نییە تەنها وەزاری تەندروستی یان حکوومەت یان با بڵین ڕێکخراونە حکوومیەکان توان بیکەن ئەمە شەڕێکە کۆمەڵگا هەموو تاکێک خێزانەکان هەمومان ئەبێ بیکەین نەک هەر خۆمان لەسەر ئاسی هەرێمە لەسەر ئاسی عێراقا لەسەر ئاسی وڵاتەکانی دەوروبەرە لەسەر ئاسی جیهانە چکە هەمومان بەستراین بێکەوە لە پیسبوونی ژینگەیە هەمومان هاوبەشین لە یەکتریە
لەبەرەوە ئێمە ئەگەر بتوانین بێکەوە هەدەفی و ئامانجی ئەم چالاکیانش ئەوەی کە سەرنجی بڕیاربەدەستەکان کۆمەڵگا لایەنەکانی کە و جیهانیش بۆ ئەم جۆرە شەڕانە ڕابکێشین بۆ کە بتوانین بەرەنگاری ئەم نەخۆشیە ببینەوە. دکتۆر توانیمان ئەم پەیامە بگەینین بە وڵاتانی دەوروبەر؟ بە دڵنیاییەوە تا ڕادەیەک بڵێ ناتوان بڵم لە سا بەڵام تا ڕادەیەک بڵێم یەکێک لەو بەرهەمی ئەم پەیام گەیشتانە مەسەن لە نەخۆشخانەی هیوا بەشی چاندنی مۆخی ئێسکە کە بە هاوکاری با بڵین کۆمەلگای ئیتالی لەگەڵ حکوومەتی ئیتالی لەگەڵ هاوڵاتیانی ئیتالی توانیمان ئەم بەشە بخینە سەر پێ و تا ئێستا نزیکەی 200 چاندنی مۆخی سەرکەوتوو ئەنجام بین. پێم وا بێت تاکە ناوەندەکە لە تەواوی عێراقیشدا بوونی هەیە. دروستە. دکتۆر بابینە سەر چارەسەرەکان ئەو چارەسەرانەی کە ئێوە لە یەکەم حاڵەتی توشبوونی نەخۆشیەک شێرپەنجە بۆ نەخۆشیێک ئەنجامی دەدەن چییە؟ لەکوێوە دەست پێ دەکەن؟ با بڵێن بەپێ ئەو سیستەمی کە ئێستا پەیڕەوکرێ لە هەرێمی کوردستان لە نەخۆشخانەی هیواشە ئێمە لەو کاتەوە نەخۆش یەتە لای ئێمە کە لەلایەن دامەزراوە تەندروستیەکانیان پزیشکیە پسپۆڕەکانەوە نەخۆشیەکە دیارەکرێ بە شێرپەنجە و بەڵگەی سلمێنەری زانستی لەبەردەستایە کە ئەمە نەخۆشیێکی شێرپەنجەیە ئەو لەو کاتەیە ڕەوانەی نەخۆشخانەی هیوا یان نەخۆشخانەیەکی شێرپەنجەیی ئەکرێت بۆی کە لەو کاتە دەست بکرێن بە پۆلێنکردنی نەخۆشیەکە دووپاتکردنەوەی دەرەنجامەکە لەگەڵ یا قۆناغەکان دیاریکەین اینجا پلانی چارەسەرەکەی بۆ دیاری بکەین. ئەو چارەسەرانە زیاتر ئێستا چەند جۆری چارەسەر لە نەخۆشخانەی هیوا بۆ نەخۆش دەکرێت. بەستمەوەی کە لە ڕووی نەشتەرگەری و کۆمەڵێک پێما بێت چاندنی بۆ خۆمانە دەکرێت ئەگە جۆرەکانی بەوردی باسی بکەیت. دروستە. دەشتەرگەریت یەکێکە لە هەر هێڵە سەرەکیەکان تام کاتە بۆ زووبەی نەخۆشیەکانی شێرپەنجە بەس بە هەموویان نییە بە دڵنیاییەوە تام دقەیە لە نەخۆشخانەی هیوا هۆڵی نەشتەرگەریمان نییە نەشتەرگەری ئەنجام نادرێ بەڵام خۆشبەختانە بە هاوکاری سنووقی شێرپەنجە بەرەبەرایەتی تەندروستی سلێمانی و وەزارەتی تەندروستی توانیمان لە کۆتایی بەڵێن هەنگاوەکانێتی کە چەند هۆڵێکی نەشتەرگەری ئەنجام بین بەمەش بارگرانێک لەسەر هەوڵاتیەکە لا بین ئەمەش بۆیە گرنگە چکە پلانی چارەسەر لای ئێمە لە نەخۆشیەکان کەمە 2 ساڵە پەیڕەوە کرد بە تایبەتی بۆ شێرپەنجەرەقەکان بریتە لە پلانی دانانی پلانی چارەسەر لەلایەن تیمێکی پزیشکی پسپۆڕەوە نەک لەلایەن یەک پزیشکی تایبەتەوە بەمەش ڕێنمونی کرد دروستی چارەسەرەکە هەماهەنگی کەمکردنەوەی ڕۆتین و تێچوون لەسەر نەخۆشیەکە زۆر کەمتر بێتەوە ئەم هەنگاویە کارچەند لە ئێستادا دەستخۆشی لە دامەزراوە تەندروستیەکانی کاکەم نەخۆشخانەکانەکەم کە توانیانە هاوکارمان بن لە ئەنجامدانی ئەم نەشتەرگەریانە ئەوانی کە لەناو وڵاتەکرێت و بۆوانی کە ناو دەرەوەی وڵاتەکرێت هەندێک لە نەخۆشەکان سندوقی کۆمەک بە توشبوانی شێرپەنجە ئەرکەکەی گرتوۆتە بەردەست و ئەنێرە بۆ دەرەوڵات بکە ئەنجامدانی ئەو جۆرە نەشتەرگەرانی کە لە چەند قۆناغێکە لەوانە پێویستی پێ بە نەخۆشەکە کە لە ناو وڵاتان نەکرێت. هەنگاوی دووهەمیان بریتە لە چارەسەر بە دەرمان چارەسەر بە دەرمان لە چارەسەری چیمەوی ئەگرێتەوە چارەسەر دەرمانە ئاساییەکە نەگرێتەوە چارەسەری هۆرمۆن نەگرێتەوە چارەسەری مەناعاگرێتەوە کە زوربان لەمانە خۆشبەختانە بەردەستن لە نەخۆشخانەکەمان بۆ هاوڵاتیەوە بۆ نەخۆشەکانمان هەرچەنە چەند ئاستەنگیەک هەیە چکە تایبەتمەندی دەرمانەکە تێچووی دەرمانەکان واکەن کە هەموو کات لەوانەیە چڕی تێبکەوێت لەوانەیە هەموو کاتی دەرمانەکان بەردەست نەبێت بەڵام مەشتە هەوڵەکان ینی زۆر چکراوەوە زۆر هاوکاری چەند لایەنەیە لایەنەکە حکوومیەکان لایەنە باڵین پەرلەمانیەکان دێم دامەزراوەکان بەردەستن بۆی کە بتوانین ئەم ئەسەنگانە تێپەڕێنین و هیواداریشم بە زووترین کات توانین ئەمانە تێپەڕین بۆی کە ئەو کێشانەشمان نەمێنێ. لانی سێهەم بریتە لە چارەسەر بە تیشکە خۆشبەختانە سنتەری ژیانەوەکو بەشێک نەخۆشخانەی هیوا کە چەند ساڵێکە ئەم خزمەتگوزاریە پێشکەش بە هاوڵاتیانی شار و ئەو شارانیشی کە سنتەرەکانیان نییە و چارەسێت تیشک وەریان نەگرن و بەردەوام لە چارەسەکردنیانە یەکێک لەو هەنگاوانشی کە زۆر گرنگە بەلامەوە چاندنی مۆخی ئێسکەکە بۆ هەندێک لە نەخۆشیەکانی شێرپەنجە
بە تایبەتی شێرپەنجەی خوێن لەگەڵ هەندێک نەخۆشیەکانی خوێن کە خۆشبەختانە ئێستا بەردەستە و وەکو ئاماژەم پێکە نزیکەی 200 حاڵەتی چاندنمان تا ئێستا ئەنجام داوەکە ئەمە جێگەی شانازیە جگە لە ئەمە بە تەنیا خزمەتگوزارێک چەمکی خزمەتگوزاریەکان نییە بۆ نەخۆشیێکی شێرپەنجە هەر لە خزمەتگوزارێکەوە لایەنی پشتگیری دەرونی پشتگیری کۆمەڵایەتی ڕاهێنانەوە بەشەکەی دیکەی لە پرسیارەکە مەڵام پێشەوە یعنی ئەوەی کە لە ناوەندی چارەسەرکردنی نەخۆشخانەی هیوا دەکرێت بۆ نەخۆشخانەی شێرپەنجە دەتوانین بڵێن هەموو جۆرەکانی نەخۆشی شێرپەنجە لەوێ چارەسەر دەکرێت قووەتی ناوەندی تەندروستی ئێمە لەم ئاستایە بتوانێت ئەم چارەسەرە بگرێتە ئەستۆ ئاتوانم بڵێم زۆرینەی بەڵێ بەڵێ زۆرینە بە پێ ئەو پسپۆڕیانەی کە هەمانە ئەو شارەزانەی کە هەمانە ئەو کۆڵەدانی کە پزیشک و کارمەندەکان و فەرمانبەرەکان و ئیدارەی نەخۆشخانە و بە هەماهەنگی بەڕێبەرایەتی وەزارەت و سنووقی شێرپەنجە و هەموو مرۆڤ دۆستەکان بەڵێ توانیمانە زۆر لە ئاستەنگەکان تێپەڕکەین و بین بە ناوەندێکی گرنگ بۆ چارەسەری شێرپەنجە. دکتۆر ئەو چارەسەری کە لەوێ دەکرێت لە نەخۆشخانەی هیوا بۆن لە نانەکەلی لە هەولێر هەمان چارەسەرە لە دەرەوە دەکرێت یا خود ئەو چارەسەرانەی کە لە وڵاتانی دیکە دەکرێت بۆ تورکیا وڵاتانی ئەوروپا هیچ جیاوازێکی هەیە لە ڕووی چارەسەرکردنی نەخۆشەوە لە ڕووی باڵین کوالیتی چارەسەرەکەەوە یعنی ئەو کە بەکانی ئێمە نەخۆشی شێرپەنجە جیارە نەخۆشەکانی کە پرۆتۆکۆلی زانستی تایبەتی خۆی هەیە یعنی بە من کە نەخۆشین شێرپەنجەی ئەی کە لە قۆناغی مەسەن بیا دیاریەکەم چەند پرۆتۆکۆلێکی تایبەتی هەیە و چارەسەرەکەی کەم پرۆتۆکۆڵە لە سلێمانی لە هەولێر ئەوەی کە لە دهۆکیش هەیە کە ئێمە پرۆتۆکۆڵی ئینسیسیانی ئەمریکی بە پەیڕەوەکەین لە هەمان شتە لە ئەمریکا کە پەیڕەوەکرێت لەوانەیە هەندێک لە وڵاتە ئەوروپیەکان ئەمە پرۆتۆکۆلی تایبەتی خۆیان هەبێت لەوانەیە وڵاتەکانی لە پرۆتۆکۆلی تایبەتی خۆیان هەبێت بەڵام هێشتا زۆربەی پرۆتۆکۆڵەکان لە سەرتاسەری جیهانە زۆر نزیکن لەیەکەوە هەمان ستاندەرن لێرەش ئەمە من ئەم ڕێنمونێنە بە هاوڵاتیان تکایە تاکو پزیشکەکان یان دامەزراوە تەندروستیەکان کە تایبەتن بە چارەسەری شێرپەنجە ڕێنمونیت نێنێک بچن بۆ دەرەوەی وڵات بۆ خزمەتگوزاری لە خۆتانەوە قەت مەچن بۆ خزمەتگوزاری چکە توانایەکی مادی زۆر سەرفەکەن و بە هەمان چارەسەرکردنە وڵاتێکی خۆتە و لە ناو شاری خۆتە و هەیە بەدڵنیاییەوە منکو نەخۆشێک لەم تووشیش توشبوو شێرپەنجە بم بەدڵنیاوە ناو خێزانەکەی خۆم بم ناو هاوڕێکانم بم ناو هاوزمانەکانی خۆم بم ئەو پزیشکە و تیمە پزیشکی کە ماڵم لەگەڵاکە هاوزمانی خۆم بم زۆر ئارامێکی زیاترم پێبەخشێ وەک لەوەی کە وڵاتێک بم کە نەزانم چی ئەڵێن نەزانم چۆمان بۆمە دکتۆر نەخۆش هەبووە لە حاڵەتی دەستپێکی نەخۆشەکەی چوبێتە دەرەوە دواتر هات بێتەوە بەلای ئێوە ئەمە یعنی ناکاتە ئەوەی کە چارەسەرکردنی نەخۆشیەکە تۆ زەحمەت بێت یا خود ئەو ڕێکارانی کە ئەو ڕێگارە پزیشکانی کە لە وڵاتێکی ئەوروپی بۆی کراوە ئێوە هەم دووبارە پشکنینی بۆ بکەنەوە ئەمە جۆرێک لە ئاڵۆزی لە ئیشوکارەکانی وا دروست ناکات بەدڵنیاییەوە با ئێمە ڕاستیەکیش بڵین ینی ئەو توانای مرۆی کە ئێمە هەمان ئەو توانای کە نەخۆشخانە شێرپەنجەکانمان هەیەی ینی هێشتا توانیانە چەندین جار تۆکو توانای خۆیان بەکار بهێنن بەمانایەتی کە نەخۆشێکی مەسەن پزیشکێکی تایبەتمەند بە شێرپەنجە لە وڵاتێکا کە مەسەن پەیڕۆی سیستەمێکی تەندروستی پێشکەوتوو بکە تەنها بۆی هەیە لە ڕۆژێکە لە نێوان 12 بۆ 15 نەخۆشی شێرپەنجەی بینێت بۆ کوستان دەر لەوە زیاتر ڕستم کە ڕێگەی پێ نایە چکە کوالیتی ئیشەکەی و دەوردە دابەزێ و کارگەری کاسەراوە بەڵام ئەمە لە کەریم کوردستانە پزیشکمان هەیە لە ڕۆژان نزیکە کاتە نزیکەی 100 نەخۆش ئەبینێت ئەمە لەسەر کاتی خۆی لەسەر تەندروستی خۆی لە هەمان کاتە هەوڵمان ناوە ڕاستە کوالیتەکە نێتە خوارەوە بەڵام ناشتوانی هاوڵاتێکی هاوزمانی خۆمانیان هاوڵاتێک بەجێ بێڵی بێت چارەسەر دکتۆر لە چی کاتێکدا ئێوە بڕیاری ئەوە دەدەن یا خۆت بۆن وەکو خۆت ئاماژت پێکرد کتاب دەکەن بۆ وەزارەتی تەندروستی کە ئەم نەخۆشی شێرپەنجەی پێویستی بە دەرەوەی وڵاتەیە یعنی ئەو مەرحەلانە چییە کە نەخۆش دەکاتەوە ئاستا ئێوە ئەم بڕیارە بدەن تۆکە پێم وتی چاپلانی چارەسەر لە نەخۆشخانەی هیوالایەن تیمێکی فرە پسپۆریەوە داهەنرێت باشە لە کاتێکا کە پزیشکی پسپۆری چارەسەر لەگەڵ ئەم تیمە گەنەوە بڕیاری کە مەسەرەن لە هەنگای لە هەنگاوەکانە جۆرە چارەسەر یان جۆرە پشکنین هەیە کە لە وڵاتەیان ناکرێت لە وڵاتی ئێمە بەردەست نییە ئەو کاتە لە ڕێگەی وەزارەتی تەندروستیەوە لە ڕێگەی سنووقی توشبوون کۆمەکەی توشبوانی نەخۆشی شێرپەنجە ڕێنماییە کرێت و ڕێنمونیە کرێت و
هاوکاری کرد بۆ کە ئەم کارە ئەنجام دا. دوکەم لە کۆتایی بەرنامەکە نزیک دەمەدەمێ ئەو چەند دقیقە مامۆ ئێستیغلالی کەم بۆ کۆمەڵی پرسیاری دیکە بوونی دکتۆران پزیشکانی دەرونی لە ناوەندەکانی چارەسەرکردنی نەخۆشی شێرپەنجە تا چەند گرنگە بۆ نمونە یەکەم حاڵەت کاتێک کە بە نەخۆشێک دەوترێت تووشی شێرپەنجە بوویت لایەنە دەرونیەکەی دەڕوخێت پێسپاردنی ئەم ڕۆڵا بە پزیشکانی دەرونی و ئامادەیان لە ناوەندەکانی چارەسەرکردنی شێرپەنجە تا چەند گرنگە؟ هیچ کەمتر نییە لەو چارەسەری کە بنەشتەرگەری یان بە چارەسەری دەرمان یان بە چارەسەری تیشکۆرەگە بەکو لەوانەیە هاوتای ئەوەش بێت. لێرە بەس ئەوەش ناڵێم تەنها ئەوەش ناڵم بەڵکو لایەنە کۆمەڵایەتیەکە و لایەنە خۆراکیە کەشی گرنگە کە بتوانین برێ ئەمانە بێکەوە هەماهەنگیەکەکەن بۆ نمونە ئەگەر من نەخۆشێکم هەیە ببێت خۆراک بێت ئەگەر چارەسەرشی بەمێ ئەگەی گیان لە دەستانی زۆر زیاتر ئەگەر چارەسەرکەشم زۆر باش بێت. لایەنە دەرونیەکە هەمان شتە ئەمە جەنگە لەگەڵ نەخۆشیەکەیە یعنی چەندین چیرۆکی سەرکەوتومان هەیە کە خۆشمان وەکو دامەزراوەکو ئەوانی کە کارەکەین لە دامەزراوە تەندروستیەکانە یعنی سەسوڕمانمان هەیە بۆ ئەو جۆرە ئازایەتی کە نەخۆشانە دەرێ بڕن لەگەڵ ئەوەشا بەڵێ ئەرکی هەمومانە و ئەرکی با بڵین دامەزراوە تەندروستیەکانە کە خزمەت گوزاری تەندروستی تایبەتمەند بەم نەخۆشیانە دابین بکەن. دکتۆر وەک دوایین پرسیار لە ڕابردوودا مستەلاحێکە بوو دەوترا شێرپەنجە یەکسانە بە مردن لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا و ئاستی کواڵیتی پزیشکی لە تەواوی جیهان ئەم تێگەشتنێک گۆڕانێکی بەسەردا هاتووە لە ئێستادا بەدڵنیاییەوە ئێستا لە زۆربەی جیهانە باسی دەربازبوون لە نەخۆشیەکە لە سا 60 دەکرێت یا بەمانایەکی کە لە هەموو دەنەخۆشەکە 6 نەخۆشم چارەسەر بە سەرکەوتووی ئەنجام بن و قۆناغی چاودێری دوای چارەسەرەکەش بە سەرکەوتووی ئەنجامەیەن و هیوادارم ئێمەش نزیکمین لەمەوە چەند ئەمە کە هەژمارکردنی شتێکی زۆر قورسە ئاسان نییە بەڵام لەگەڵ ئەوەشە هیوادارم بتوانین بگەینەوە. گەشتبینی بەمە زۆر سپاس بۆ دکتۆر محەممەد عەبدولوەها بەرپرسی هۆبەی کۆنترۆڵی شێرپەنجە لە سلێمانی. سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ بەڕێستان هیوادارم هەموو هەوڵاتێک تەندروست بێ دوور بێ لەم نەخۆشیە وانی کەشی نەخاوە هەوڵاتەیە کە نەخۆشن بە زوین کات چارەسەر نەوەگەڕێنە ناو کەسوکاری خۆیان. دووبارە بەخێر بێیت. سڵام. بینەرانی بەڕێز خۆشەویستاتەوەرێکی دیکە بەرنامەیەکی دیکە شاد و بەختەوەر بن.